دیارە لە ئێستا یەکێک لەو پێشانگا شێوەکاریە تایبەتانەی کە لە شاری سلێمانی بەخۆشحاڵیەوە کراوەتەوە یەکێک لەو پێشانگایانەی کە کاری یەکێک لە خاتوونە شێوەکارە هەرە دیارەکان ئەویش خاتوون ناز عەلی عەوڵایە. دیارە پرۆژەی ئارتۆر لە ئێستا پێشانگای شاماران لە باخی سێواندا بۆ ئەم خاتوونە شێوەکارە ئەکاتەوە. گفتوگۆ لەگەڵ خاتوون ناز عەلی عەوڵایەکەم کە بەڕێزیان ئێستا ڕاستەوخۆ لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵ من. خاتوونە سڵاو لێ بێم کاتت باش بێ. سڵاو لە کورساتی ئازیز و بەرنامەی کورسات مەگەزیان زۆر سپاس بۆ میوانداریتان. سپاس بۆ تۆ خاتووناز. پێم خۆشە باسێک لە بۆ بڵێن پێشانگاکە بکەم بزانم کاری پێشانگاکە ماوەی چەندێکە سەرقاڵی کێشانی تابلۆکانیت. بەڵێ ئەو کارانەی کە لەو پێشانگادان مایشکراون و بەڕێستان چاوتان پێکەوتووە مودەی ساڵ و نیوەک من کارم لەسەریان کردووە. اینجا ئەوە دەبێتە بە سێهەمین پێشانگای تایبەتی من، بەڵام بۆ یەکەمین جار من مایشی تایبەتیم هەبێت لە شاری سلێمانی ئازیزدا. باشە. کارەکان ئەوەی کە من بڵێن بینیم و سەرنجمیا ڕەنگەکان زۆر تایبەتن و بە تایبەتی ئەو ڕەنگانن کە لە ژنان و لە خانمان و لە کچانەوە نزیکن، بە تایبەتی ڕەنگی مۆر و هەروە پەمەی و بەشێک لەو ڕەنگە خانمانیانە. ئەمانە با بڵێن بابەتێکیان لە پشتەوەیە یاخود ئەو ڕەنگانن کە لای خاتووناز گرنگن و کاریان لەسەرکات بۆ تابلۆکانی. من هەموو ڕەنگە کلام گرنگە و کاری لەسەر دەکەم، بەڵام ڕەنگی باگراوندی پشتەوەی بەکارهێنانی ئەو هەموو ڕەنگە زەوق ڕەنگە بەشەوق و ڕەنگە زەقانە بە ئەو بگەڕێتەوە کە مەسەلەن ئێمەی کورد لە جێنێتیکماندا لە دەمارەکانماندا ئەو عەشقە بۆ ڕەنگ و بۆ ژیان بوونی هەیە. لە کلتوری ئێمەدا ڕەنگ زۆر جێگای سەرنجە. بۆ نمونە هەر لە بیلکە کلتوریەکانی خۆمانەوە گەر دەست پێ بکەین ئەو لە ڕەنگا و ڕەنگانەی کە ژنان و پیاوانی کورد پۆشن دەبینین کە چەندە ئاڵوواڵایە و چەندە ڕەنجی دژ بە یەکتریشیان تێکەڵکێش یەکتری کردووە. ئەوە لە کۆندا هەروە بۆ تاوکو ئێستاش ئاوا بوو. زۆر باشە. باسێک لە قەبارەی کارەکان بکەین. تابلۆکان قەبارە جیاواز بوون یاخود هەمویان هەمان قەبارەن و کارت لەسەر کردوون؟ بە دڵنیاییەوە قەوارەی کارەکان یاخود با بڵێن پێوانەی کارەکان جیاوازن لە یەکترین. نەخێر من لێک خۆم بۆ نەبەستەوە مەسەلەن لێک قەبارەدا کار بکەم لەبەرەوەی کە پێشانگایشی تایبەتە کاری جیاوازی تێدا هەیە. بەگشتی کارە تایبەتێ کارە هونەریەکانی خۆم مایش کردووە نەوەکو بێم پرۆژەیەک تەنها لەسەر یەک بابەتی دیاریکراوە بکەمەوە. باشە. خاتووناز ئەوەی کە خەڵکانێکی زۆر ئەوەی من ئاگادارم سەردانی پێشانگاکان کردووە وەڕای جیاواز و لە چین و توێژە جیاوازەکانیش هاتوون کە بینەری بەشێک لە تابلۆکانی بەڕێستان ببن. پرسیار زیاتر لەسەر چ بابەتێکە بوو لە نێو پێشانگاکە لە ئێوە؟ زیاترەوەی کەلای بینەر و هونەرمەندان و بینەری ئاسایی و هونەرمەندان بۆ جێگەی پرسیار و باس زیاتر باسی ناونیشانی پێشانگاکە بوو کە شانمارانە لە باغی سێواندا هەموو لایەن بۆ جێگای سەرنج و باس کە داخۆ ئەو شانمارانە چیە و لە چیەوە هاتووە بۆچی لە ناو باغی سێودا هەیە. بە دڵنیاییەوە کارەکان هەمووی هەر باسی شاماران نەبوون، یعنی من لەبەر گرنگی بابەتەکە کۆڵێکشنێک یاخود با بڵێن کۆمەڵێک کارم هەڵبژار بوو ناونیشانی ئەوانە وەرگرت و ئەگینا کۆڵێکشنی کێشی تێدا هەبوو مەسەلەن کۆمەڵێک کاری کە لەسەر بابەتی جیاجیا کارم کرد بوو. بەڵام ئەو شامارانە هەمومان دەزانین کە خوداوەندێکی مەینەی کووردە هەر لە کۆنەوە کورد وەکو هێمایەک یاخود با بڵێن ڕەمزی زانین و پیرۆزی لە مامەکانی خۆیدا هەڵی واسیوە. بەڵام لە ئێستادا خەڵکانێکی زۆر کەم بەرگوێیان دەکەوێت یاخود بەرچاویان دەکەوێت. هەمیشە کاری هونەرمەند و نووسەر و ڕۆشنبیرانە کە بێتین ئەو باسانە بخاتەوە بەرباست ئۆگەر بتوێت وڵاتێکدا بمەزرێن وڵاتێک بەرەو پێشەوە بێت دەبێت لەو هەنگاوانەوە بەڕاستی بێت دەست پێ بکەیت. کەواتە دانانی ناونیشانێک بۆ پێشانگایەک تا چەند گرنگە کە تەواو گزارش لای یەک بەیەکی تابلۆکانی تۆ بکات کە نەخشاندوتن؟ بە دڵنیاییەوە لە چلای خۆم و لای هەموو هونەرمەندانی پێش ئەوە زۆر زۆر گرنگە چۆ بتوانی ناونیشانێکی وا بدۆزیەوە پڕ بە پێستی کارەکان بێتن و گزارش بێ لە ناوەڕۆکی کارەکان. ئەو ناونیشانەی کە خۆشمان هەڵمامژات بوو بۆ ئەو کارە بۆ ئەنمایشی ئەو سێهەمین پێشانگای من هەر لە کرۆکی باسەکەەوە لە کرۆکی کۆڵێکشنی شامارانەکانەوە هاتبوو، چونکە من هاتبووم شامارانم
بەستوو بۆەوە بەو کاتانەوەی کە ژن لە باغەکانی بەهەشدا حەوا لە باغەکانی بەهەشدا نەفرەتی لێکرا لەسەر خواردنی شێوێک ئەگەر ئەوە بەمانای نەفرەت بێ لای کۆمەڵێکی خەڵک بەڵام میلەتی کورد ئەو هۆشیاری و ئاستە هۆشیاریە بەرزەی هەبوو لە ڕابردوودا بێت و هەم ئەو مارە هەم ئەو ژنە بێکۆ گرێ بداتون و پێی بڵێتن یاخود ناونیشانی ئەوەی پێ بەخشێ بڵێەوە خوداوەندی زانینە نەخێر ئەو سێوەی کە خوارد بە مانای زانین دێت بۆیە لە کارەکاندا لە زۆربەی کاری شامارانەکاندا شامارانێک هەیە هێشتا دەستانی پڕن لە سێ و هێشتا لە نێو باغەکانی بەهەشدایە و سێ و دەڕنێتن. باشە کەوایە تا چەند گرنگە پێشانگای تایبەت بۆ شێوەکاران؟ گرنگیەکە لەوەدا نیە پێشانگای تایبەت بکەوە یاخود پێشانگای هاوبەش گرنگەوێت چالاکی هەبێ گرنگەوێت تۆ ئەو ڕەوتە هونەریە هەمیشە بەرەو پێشەوە بچێ گرنگ پەیوەندی نوان و هونەرمەندانە کە ئەوەش کە بەشێکە بەڕاستی لە کاری هونەری یانی کاری هونەری کە چەندە پێوەستە بەو هونەر و تەکنیکەی تۆ بەکاری دەبێت بەڵام تەکمیلە بوونەکەی یاخود تەواوبوونەکەی هەمیشە لەوەدا تۆ لە پەیوەندی دابی لەگەڵ هونەرمەندانی کە هاوڕێتی هەبێ لە نێواتان ئاڵگۆڕی زانست و زانیاری هەبێتن هونەر هەمیشە پەیوەست بووە بە هاوڕێتیەوە وەروە هونەر هەمیشە پەیوەست بە ئەدەبیاتەوە بە زانستەوە. خاتونات زۆر خۆشحاڵ بووم کە گفتوگۆمان کرد لەسەر نوێترین کاری بەڕێستان کە ئەویش پێشانگای شێوەکاری شاماران لە باخی سێواندا سوپاس کە لەڕێی تەلەفۆنەوە کۆمەڵێک زانیاریت بەیەمە بەخشی بە هیوای کاری باشتر و کاری جوانتر.